دیارە هەموو وڵاتێک سەروەری خۆی هەیە. ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان باشوور پێمان وایە ئەبێ حکوومەتی تورکیا دەست لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق وەرنەدا. هاتنی سوپای تورکیا بۆ ناوچەکانی سەرسنووری تورکیا و ئێران ئەوە پێشەلکاریەکە بەپێی یاسای نێودەوڵەتی پێشەلکاریە و ئێمە لای خۆمانەوە پێمانکارێکی زۆر ناڕەوایە و پێویستە هەموو حزبە کوردستانیەکان یەک دەنگ و یەک هەڵوێست بن بەرامبەر بەم داگیرکاریە بەرامبەر بە هاتنە ناوەی سوپای هەر دەوڵەتێک کە بێ بێ خاچی نیشتیمانەکەمان داگیر بکە ئەبێ هاو هەڵوێست بن. بەداخەوە لە باتی ئەوەی دەوڵەتی تورکیا چارەسەری کێشەکانی ناوخۆی بە ڕێگای ئاشتی و دیموکراسی بکە، مافی گەلی کورد کە وەکو هەر نەتەوەیەکی تری دنیا مافی چارەنووسی خۆی هەیە، مافی خەڵکی کوردستانی باکوور بەدیبێنێ، هەمیشە هەوڵ ئەدا نەک لە باکوور مافی گەلی کورد پێشێل دەکا و سەرۆک ئاپۆی زیندانی کردووە لە ئیمرالی، بەڵکو دەست وەردەدا لە پارچەکانی تری کوردستانیش لە باشوور هاتوۆتە ژوورەوە، لە ڕۆژئاوا ئەفرین داگیر کراوە و هەروها هەڕەشە دەکا بۆ سەر ناوچەکانی تری ڕۆژاوا. ئێمە داوا ئەەکەین کەەوە خەڵکی کوردستانیەک هەڵوێست بن. ئەو یەک هەڵوێستێش بەڕای من بە ئەوە ئەبێ کە کۆنگرەی نەتەوەیی بەستێ و لە کۆنگرەی نەتەوەیەوە کورد هەڵوێستی خۆی ڕاگەێنێ. هیوادارم شەڕی ناوخۆ و شەڕی براکوژی هەرگیز ڕوو نەداتەوە. دیارە ئێمە وەکو گەلی کورد بریندارین، زۆر زیانمان کردووە لەو شەڕە ناوخۆیانەی کە لە مێژووی کووردا کورد لەگەڵ کوردیا لەگەڵ حزبە کوردستانیەکان بەرامبەر یەک شەڕی ناوخۆیان کردووە. هیچ خزمەتێکی بە مەسەلەی نیشتیمانی و گەلی کوردستان نەکردووە، بەڵکو زیانی گەورەی لێداوین. من بەش بە حاڵی خۆم لە یادمە ئێمەکە لە پەرلەمانی کوردستان بووین، شەڕی ناوخۆ و شەڕی کورد بە کورد تەحریم و تەجریم کراوە. بۆیە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە دانیم کە هیچ حزبێکی کوردستانی ببێتە کەوا سووری بەردەمی لەشکری داگیرکەر بۆ ئەوەی کە شەڕی ناوخۆ دروست بێت.